ئێمە چەند جارێک لە چەند لێدوانێکە لە چەند شوێنێک ئەممان دووپات کردوێتەوە بەهۆی کەمی ئامێر و پێداویستی پزیشکی لە تاقیگەی مۆلیکولەرمانە وهروەها وردە و دەکۆمەڵشی ژێ ئەزمونە ئینسان فێری ئەبێ ئەوەی کە ڕائەگەێنرێت لە وەزارەت و ئێمە ئەوانەی کە ئەینێرین بۆ پشکین زۆر کەمترە لەوەی کە ڕۆژانەی ئێمە ئەیان بینین بە شێوەی تر یا هەر بە نیشانە یا بە کۆمەڵێک پشکنینی سەرەتا یاخود بە ئەشعەی سیتیسکان ئەیان بینین و پیان ئەڵێن تۆ کۆرۆناتە. من دڵنیاتەکەم ئێمە بەس وەکو دوو دکتۆر لە هەڵەبجار ڕۆژانە زیاد لە 100 بۆ 150 کەیسی کۆرۆنا ئەبینین و بەداخەوە تا ئێستش لەگەڵ دەستپێکردنی نسبەتێک وەرزی سەرما حاڵەتەکە زیاتر ئەبێ نەخۆشیەکە تونترە بێ ئەگەر هاوڵاتیان و هاونیشتیمانیان پابند نەبن بە ڕێنمایی تەندروستیەکان بەڕاستی بەڕۆ دۆخێکی مەترسی دارتر ئەچین لە ئێستا. ئێمە لەبەر ئەوەی کە ئێستا ئەو بۆ دوو بۆ سێ مانگ ڕوا ژووری چاودێری چڕمان هەیە ICUمان هەیە و حاڵەتە ناڕەحەتەکان ئەوانەی کە حاڵیان مەقوڵی موقفێکی حەریجایە و زۆر هیلاکن یانە لای ئێمە ئەمێننەوە بێگومان و هەروەها بەهۆی زۆربوونی نەخۆشەکانی کۆرۆنا و ژمارەکانیان و تونی حاڵەتەکان تا ئێستا مردن زیادی کردووە بەداخەوە وەک ئاگادارن بەداخەوە حاڵەتەکانی مردنمان دیسان هەر ڕۆژانە هەیە لە 24 ساعتی ڕابردووە 5 حاڵەتی جانە دەستدانمان هەبووە. ئەلبەت ئەمارە ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکارێکی ئەوەیە کە ئێمە زۆربەی نەخۆشەکانی دەرەوەی هەڵەبجە وەرەگرین ئەوانەی هەڵەبجەی تازە و سەیسایق و پێنجێن و شوێنەکانی تریش دێنەوە ئێرە ئەمانە بەداخەوە هەنێکیان وەختێک دێنە خەستەخانەکان کەیتر هەم تەمەنیان هەیە هەم نەخۆشیەکان گەشتێتە حاڵەتێک کە مەترسیدارە. لە 5 کە دەستمان کردووە بە ئیشکردن تا ئێستا لە 8 یەکەم حاڵەتی جانە دەستدانمان هەبوو تا ئێستا ئامارەکان 131 حاڵەتی جانە دەستدانمان هەیە بەداخەوە لە ناو نەخۆشخانەکەمانە.